ئێمە تێبینیمان لەسەرەوە بووە کە ئەم بەڕێزە لە پێشتر لە دادگای خانەقینخۆرەتوو بوو، دواتر هات هێنراوە دادگای توندوتیژی لە گەرمیان و ئێستا نزیکەی مانگێکە بێت لە دادگای نەزاهی گەرمیانە و دوای ئەوەی کۆمەڵێ بابەت جوڵێنرا ئەم دادوەرە بەڕێزە جوڵاندی لە دادگای نەزاهە و دەستی بۆ بردو و بڕیارەوە بوو لە داهاتوویەکی نزیکیشە ئێمە کۆمەڵێ بابەتی تریش بخەینە بەردەستی و ئیشی خەین و کاری لەسەر بکرێ دەستبردن و ئەو معلوماتانە گەشت بێمە باسییان لە گۆڕینی ئەم دادوەرە بەڕێزە کرد جێی تێبینی بۆ ئێمە و جێی تێبینی بوو لەم کاتەتا کە بۆ نمونە بەڕێوەبەرێکی گشتی بەڕێوەبەرێکی گشتی ئەمری گرتنیە و نایەتە بەردەم دادگا و دەست براوە بۆ هەنێ دۆسیە و ئەو دۆسیانە ئەو فترەیەکی کەمیشە لێ دەست بەکار بووە بۆ ئێمە تێبینیمان بووە وەکو ئەوەی کە داوا بکەین ئەم دادوەرە لە شوێنی خۆی بێنێتەوە زۆر کەیسمان ئاراستەی دادگا کردو، ینی ئەوەندەی کەیسمان ئاراستەی دادگا کردووە کە ینی لە ناو هاوڵاتیانە ئەوە بۆیان ئەم کەیسانەیەوە چی لێ دێ، ینی بۆ نمونە داوامانە بە نەزاهی گەرمیان، داوامانە بە دادگا جۆرا و جۆرەکان لە سنووری قەزا و نەهەکانە داواکاری گشتی، بەڵام وەکو پێویست کاری لەسەر ناکرا. بەڵام ئەم دادوەرە کە دەست بەکار بوو لە نەزاهی گەرمیان ئەم کەیسە ئێمە لە بەردەستی بووە. ئەم کەیسە هی کەیسی مانگی 12 ساڵی 2020 ینی حوت مانگێک پێش ئێستا مسکاڵام تۆمار کردو و ئەم هەواڵەمان داوە بە دادگای نەزاهی گەرمیان ڕاستە ئیجراعات کرابوو، کاری لەسەر کرابوو، بەڵام دەست بەکاربوونی ئەم ئیجراعاتەکانی تونتر کرد و کاری زیاتری لەسەر کرد و بینیمان بانگی کرد ئەمرگرتنی دەرکرد و ئەوانە ئەم کەیسە وای کرد کە لەم فترە زەمەنێشە ئەم دادوەرە لەم کاتا دەستی بۆ بڕێ باش لێکدانووی بۆ نەکرێت بە دڵنیایەوە لەبەرەوەی ئەم دادوەرە چی لە مەرزی پەروێزخان و چی لە ئێستا لە نەزاهی گەرمیان دەست ئەبا بۆ ئەو دۆسیانەی کە دۆسیەی گرنگن، دۆسیەی گەورن و ئێمەش وەکو نوێنەری خەڵک ئەم دۆسیانە خەینە بەردەستیان و دۆسی تریشمانەی خەینە بەردەستیان بە دڵنیایەوە ئەو کەسانەی کە زەرمەنە بن لەم بابەتانە و هەست دەکەن لە داهاتووە زەرمەند دەبن بە دڵنیایەوە هەموو هەوڵێکەدەن بۆی ئەم دادوەرە لەم جێگە نەمێنێ. ئەو پرۆژانش کە ئەکرێ ینی پرۆژەی خۆرەکاری و بردننی داهاتی مەرزەکان بە ناوی کۆمپانیای جۆرا و جۆر و قاچاقچێتی و هەروەها بە ناوی پرۆژەی وەبەرهێنان و پێدانی زەوی ناو شارەکان و نەگرتنەبەری ڕێگاری ئیداری پێویست ئەمەوە ئەکا ئەو کەسانی لە پشت ئەمانەوە بن ئێمە بدرێنە دادگاوە ئەو کەسانی لە پشت ئەم بابەتانەوەن کەسی باڵادەستن. کۆمەڵێک دادگامان هەیە، دادگای حساسیان پێوترێ، یەکێک لەوانە دادگای دەستپاکیە لەبەر ئەوەی ئەمە کێشەی خەڵکە، مڵکی خەڵکە، یعنی شەڕ بۆ خەڵکەکە ئەم دادگایە، بۆیە لە شوێنێکی وا و دادوەرێکی وامان هەبێ پێویستە ڕێزی لە بگیرێ، پێویستە پشتی بگیرێ بۆ ئەوەی عەدالەت بچەسپێنرێ و دادگا بەردەوام بێ لەم وڵاتە بە شێوەیەکی دادپەروەرانە. بۆیە گۆڕینی کاک عەبدولئەمیر ئایا دەستێکی لە پشت بێ یاخود لەلایەن فئەیەکەوە لایەنێکەوە حیزبێکەوە بیانەوەی لە شوێنێکەوە نەقلی شوێنێکی تری بکەن، ئەمە تەنها دەنگۆیە و هیواداری نوان نەبێ، لەبەر ئەوەی ئەو شوێنە خۆی پێویستی بە عەبدولئەمیرێکە و خەڵک ئێستا بووە بە باو ئەڵێن هەموو شارێک عەبدولئەمیرێکی پێویستە. ئەمە مای خۆشحاڵیە، پێویستە پشتی ئەم حاکمانە بگرین، دەستخۆشییان لێ بکەین و تر سپاس بۆ ئێوە. نەخێر لەبەروی ئەو شوێنە پێم وتی شوێنێکی حساسە، کاک عەبدولئەمیرێک کەسێکی جددیە، حەزی لە قەراردانە، حەزی لە ئیجراعاتە، بۆیە کەسێکی وەکو کاک عەبدولئەمیر شیاوی ئەو شوێنەیە. بە حکمی ئەوەی ئەم دادوەرە بەڕێزە کە پێشتر لە قۆرەتوو بووەوە چەندین فەرمانی دەستگیرکردنی بۆ بەرپرسانی ئەم ناوچە دەرکردووەوە هەر لە بەرپرسی ئیداری و سەربازیەوە و دواتر ئەم دادوەرە بەڕێزە گواستراوەتەوە بۆ کەلار، بەڵام بە پێ و زانیاریانەی کە دەست ئێمە گەیشتووە هەوڵێک هەیە بۆ ئەوەی دیسان لەم جێگەیش بگوازرێتەوە بۆ شوێنێکی دیکە. بۆیە ئێمە لە سۆنگەی هەستکردن بە بەرپرسیارەتی، یعنی ئەمە لە خەمی گشتی گەرمیان و سنوورەکەدان بۆ ئەوەی کە یاسا سەروەر بێت. ئەمە دەستێوەردان نییە لە کاروباری دادگا، ئەمە پشتگیریکردنی یاسا و چەسپانی یاسایە. بە حکمی ئەوەی وەک باسمان کرد لە پێشودا
چەندین کاری گرنگی کردووە لەسەر بابەتی زیادەڕێی و گەندەڵی و ئەو کەیسانی کە چوونەتە بەردەستی جوڵانێتی بۆیە لەو سۆنگەیەوە داواما کردووە کە بمێنێتەوە و دەستێوەردان نەکرێت لە ئیشوکارەکانیە بۆ ئەوێ ڕێچکەی یاسایی خۆی بگرێت و بەردەوام بێت لەسەر ئەو کارانەی کە کردوویەتی بۆ سەروەربوونی یاسا لە سنوورەکەدا ڕوونە لە هەرێمی کوردستانە هەموو جومگەیەکی حکمڕانی لە وڵاتە و یاسایی و پەرلەمان و هەمووی دەستی حیزب پێگەیشتووە بەدڵنیاییوە دادوەریش بەدەر نییە لەو دەستێوەردانە